خوشک و برایانی بەڕێز خەڵکی بەڕێزی شاری کەرکووک خۆشەویستەکانم سڵاوی خواتان لێبێت. ئەمڕۆ بە شەرەفێکی گەورەیە زانم کە من لە بەردەمی ئێوە لە شاری کەرکووک ڕاوەستاوم بۆ ئەوەی بیر و بۆچوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر هەندێک مەسەلەی گرنگ لەناو ئەوانە مەسەلەی کەرکووکتان بۆ ڕوونکەمەوە و ئەهمیەتی کەرکووکتان بە نیسبەت خۆمانەوە بۆ دەربخەم بۆ ئەوەی بەشێک لەو چاواشەکاریانەی کە ئێستا دژی ئەم بزوتنەوەی ئێمە ئەکرێت لەبەر چاوتان ڕۆشن ببێت و ڕێگەکانی بدۆزنەوە چییە. بە نیسبەت ئێمەوە کەرکووک مەسەلەیەکی مرکزیە، قەزیەیەکی مرکزیە، ڕەنگە لەناو هەموو مەسەلەکانی ترا لە کوردستانی عێراقا گەورەترین کێشەی مەسەلەی کوردیە، گەورەترین کێشەی کورد لەگەڵ حکوومەتی مرکزیە بە درێژایی 80 ساڵی ڕابردوو مەسەلەی کەرکووک بووە. ئەو مەسەلەیە بێگومان ئێمە لە بیرمان نەچووە، ئەمە مەسەلەیە کە یەکێکە لە ئاڵۆسترین و معقدترین ئەو مەسەلانەی کە تووشی جوڵانەوەی کورد بووەوە بۆ بە سەبەبی ئەوەی کە لە کوردستانی عێراقا بە درێژایی 80 ساڵی ڕابردوو ئاسایش و ئەمن و ئیستیقرار لە عێراقا نەبووە، پەیوەندی بینی کورد و بینی حکوومەتی مرکزی لە ئاستێکی خراپە بووە و نەگەیشتۆتە ئاستێکی ئاسایی واکە متمانە لە بینی هەردوو لا دروست بێ. ئێمە ئومێدمان وایە ئێمە سەرەتای بزوتنەوەیکی تازەمان دەست پێ کردووە بە عەقڵیەتێکی تازە، بە ڕێبازێکی تازە، بە مەنهەجێکی تازە. ئومێدمان وایە ئەم قۆناغی کە دەستمان پێکردووە ببێت بە سەبەبی ئەوەی کە عێراقێکی تازەدا بمەزرێت، لەناو ئەو عێراقە تازەیە مشکلەی کەرکووک حەل ببێت، لەناو حەلبوونی مشکلەی کەرکووک جارێکی کە متمانە بگەڕێتەوە بۆ پێکاتە سەرەکیەکانی ناوشاری کەرکووک، بۆ پەیوەندیەکانی بینی کورد و عەرەب، بینی کورد و تورکمان، بینی مەسیحی و موسڵمان، بینی شیعە و سوننە، بینی کاکەیی و موسڵمان و شارێکی وا دروست بێ بە نمونەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو ئەو شوێنانەی کە فرەنەتەوە و فرە ڕەگەز و فرە ئاین و فرە مەزەبە چاوی لێ بکەن لە باتیەوەی کە خەڵک لێ دوورکەوێتەوە. شاری کەرکووک لە ساڵی 1927ەوە نەوتی لێ دەرەهێنرێت. ماوەیەکی دوور و درێژ هەتاوەکو لە ساڵی 60ەکان سەرچاوەی سەرەکی دەرامەتی عێراق بووە. بەڵام بۆ بە بەختی میلەتەکەی ئێمە لە باتیەوەی نەوت ببێ بە مایەی ڕەحمەت بۆ میلەتی ئێمە، بۆ بە مایەی لەعنەت، بۆ بە مایەی زەحمەت، بۆ بە مایەی ناخۆشی، هەر بەهۆی نەوتەوەیە کە شاری کەرکووک ئەبینین لە 1927ەوە نەوتی لێ دەرەهێنرێ. بەڵام وەختێکە بەناو شاری کەرکووکە ئەڕۆیت و ئەبینی شعور ناکەی بۆی کە 127 میلیۆن دلار لە ئاوادانکردنەوەی شاری کەرکووکا جێبەجێکرا سەرف کرابێت. ئێمە دڵنیابن لەوەی کە لە قۆناغی داهاتووە کەرکووک قەزەیەکی مرکزیە بە نیسبەت ئێمەوە. ڕەنگە لەم هەڵبژاردنە قورسایی نوێنەرەکانی کەرکووک لەناو پەرلەمانی عێراقا زۆر گەورە نەبێت. پەرلەمانی عێراق 325 کورسیە، لەوە تەنیا 12 کورسی بەر کەرکووک کەوتووە. بەڵام من وعدتانە دڵنیاتانەکەم کە ئەوانەی بە نوێنەراتی ئێمە ئەچنە ناو پەرلەمانی عێراقەوە لەسەر حسابی سلەیمانی، هەولێر، دهۆک، مووسڵ، دیالە، سەلاحەدین، بەغا، شوێنەکانی تر هەمیشە پشتیوانی ئێوە بن بۆ ئەوەی کە مشکلەکانتان بە چاکترین شێوە چارەسەر بکرێەوە. ئومێدم وایە ئێوە نوێنەرەکانی خۆتان بە تەنیا نەبینن، دڵنیاتانەکەمەوە کە ئەو فراکسیۆنی ئێمە هەمانە لە ناو پەرلەمانی کوردستانە لە هەولێر ئەویش پشتیوانتانە بێت. دوای هەڵبژاردن دێن بۆ ئێرە گەڕک بە گەڕک و منتیقە بە منتیقە ئەگەڕێن بۆی بزانن کەم و کوردیەکان و نوقسانیەکانی ئێرە چییە و ئەو پەڕی تەنسیق و تەعاون و هاوکاریەکەن لەگەڵ براکان و خوشکەکانیان لە بەغا بۆ ئەوەی کە عیلاجێک بۆ مشکلەی کەرکووک بدۆزرێتەوە. مشکلەی کەرکووک مشکلەیەکی معەلەقە و ئەوە بۆ بە سەبەبی ئەوەی کە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە دواوەیە، لە ڕووی نەتەوەییەوە تەماشاکەی کورد و عەرەب و تورکمان متمانیان بە یەکتری نەماوە، لە ڕووی دینیەوە عینی شت خۆتان نەزانن کە گەیشتۆتە چه ئاستێک. ئێمە ئومێدمان وایە ئەم قۆناغە تازەیە کە بە ناوی گۆڕانەوە دەستمان پێکردووە لە کوردستانی عێراقەوە سەرەتاکەی لە هەولێرەوە دەرکەوتووە. ئومێدمان وایە کە لە قۆناغی داهاتووە بێ بە سەبەبی ئەوەی کە خێر و خۆشی، بەرەکەت و ئاوەدانی گەشەکردن بەسەر کەرکووکە ببارێنەوە. کەرکووک لەم حاڵەتە دواکەوتووی کە ئێستا تێکەوتووە ببێ بە یەکێک لە مەرکەزە هەرە گرنگەکانی عێراق، نەک بە تەنیا کوردستان بەڵکو ببێ بە مەرکەزێکی گرنگ لە عێراقا، ببێ بە مەرکەزێکی سیاسی، مەرکەزێکی اقتصادی، مەرکەزێکی دەرهێنانی نەوت، مەرکەزێک جامیعەکەی لە هەموو جامیعەکانی کە بەهێزتر بێ یا لە ئاستی ئەوانە بێ، بازاڕەکەی لە ئاستی بازاڕەکانی ترا بێ، ئاوەدانیەکەی لە ئاوەدانی شوێنەکانی کە زیاتر بێت. ئەو چاواشەکاریانی کە باسیەوەکەن ئێمە دژی ئەوەین پارە بۆ کەرکووک تەرخام کرێت،
ئەو چاوەشەکارانی کە باسیەوەکەن ئێمە بە پێشمەرگاڵێن میلیشیا، ئەو چاوەشەکارانی کە باسیەوەکەن ئێمە چوین لەگەڵ فڵان جەماعەت و فیسار جەماعەتە دژی خواستەکانی لایەنەکانی تری کوردستان ڕێکەوتوین، دڵنیابن لەوە کە هەندێک لەوانە ئەسڵەن وەختی خۆی ئێمە باسیەوەمان کرد تەنیا ئەوە چاوەشەکاری نیە بەڵکو بۆ گەوچکردنی خەڵکە، یعنی بۆ گەوجاندنی خەڵکە بە عەمدەن ئەو درۆ دەلەسانە بڵاوەکەنەوە. ئەمە هەڵمەتی هەڵبژاردن لە باتیەوەی جۆرێک لە ئیلتیزامیان هەبێ بەرامبەر بە ئەخلاقی سیاسی درۆ دەلەسەی دروستەکەن. ئەوانە تەنیا دووشتیان بەدەستەوە ماوە، یەکێکیان درۆیە، ئەوی تریان دراوە، پشت بەخوا هەردووشیان لەدەست دەرەهێنینە دەرەوە. خوشک و برایانی بەڕێز، خوشک و برایانی بەڕێز، من ئومێدم وایە لەم هەڵبژاردنە هەموو قۆڵی لێ هەڵکەن ئەوانەی کە کاندیدی لیستی گۆڕانن هەموو ڕۆڵەی خۆتانن، هەموو لەو کەسانن کە لە شاری کەرکووکە لەدایک بوون، لە شاری کەرکووک گەورە بوون، بەشێکیان بەشی زۆری تەمەنیان لەم شارا بەسەر بردووە، لە ناو بنەماڵە و تیرە و عەشیرەتە گرنگەکانی دانیشتووی کەرکووکان هەر بە ئەنقەسیش ئەوانەمان هەڵبژار بچووکم ئەوانە ڕۆڵەی ڕاستەقینەی خۆتانن لە پاشە ڕۆژە، هەم ئەوانیان کە دەرەچن ئەچنە ناو پەرلەمانی عێراقیەوە و ئەوانەشیان کە ڕەنگە هەلی ئەوان بۆ نەڕەخسێ بچنە ناو پەرلەمانی عێراقیەوە بە چاکترین شێوە ئاواتەکانی ئێوە، خواستەکانی ئێوە، معاناتی ئێوە، ناڕەحەتیەکانی ئێوە ئەگەیەنێتە ناو پەرلەمانی عێراقی بۆ ئەنجومەنی داهاتووی محافەزەی کەرکووک. پشتیوان بە ئێوە، پشتیوان بەخوا و بە هیمەتی ئێوە ئومێدمان وایە مەجلیسێکی محافەزە بێتەکایەوە کە نوێنەرایەتی هەموو قەومیەتەکانی ناو کەرکووک، هەموو دین و مەزەبەکانی ناو کەرکووک و لە شاری کەرکووکە لەسەر بنچینەی مواتەنە، نە لەسەر بنچینەی محاسەسەی سیاسی یا لەسەر بنچینەی محاسەسەی قەومی، بەڵکو لەسەر بنچینەی مواتەنە، ینی هەموو هاوڵاتیەک بە جۆرەی کەفاەتی خۆی، بە جۆرەی توانای خۆی، بەبێ واستەکردن، بەبێ مەحسوبیت، بەبێ ئینتیمای حزبی، بەبێ ئینتیمای قەومی، بەبێ ئینتیمای دینی، فرسەتی یەکسانی بۆ ڕێکبخەرێ بۆ ئەوەی کە بەهرەمەند بێ لە خوێر و خۆشیە وڵاتە، لە دابشکردنی زەوی وزارە، لە دابشکردنی وەزیفە، لە دابشکردنی پارە، عەدالەتی ئیجتیماعی بێنینە ناو ئیشەکەوە. ئێمە پشدەستورین بەخوای گەورە، پشدەستورین بە میلەتەکەمان، پشدەستورین بە خۆمان، باوەڕمان بە خۆمان هەیە، ئینشاءڵڵا بە هێزێکی گەورەوە ئەچینە ناو پەرلەمانی عێراقی و لە ناو پەرلەمانی عێراقی هەوڵە دەین ببین بە مەحامی حقوقی میلەتەکەی خۆمان، هەوڵە دەین ئەوانەی کە لە شارە جیاجیاکانی کوردستانەوە ئەڕون بۆ بەغا یا لە دەرەوەی کوردستانەوە چن بۆ بەغا لە ئاستێکە ببن بە مەحامی محافەزەکانی خۆیان بۆ ئەوەی کە موکوڕی و نوقسانیەکانی ئەو محافەزانە بگەێنە ناو پەرلەمانی عێراقی لە عینی وەختی شاخۆیان بە نوێنەری هەموو عێراق بزانن لە ئاستی خواستەکان و مەسەلە چارە نووسازەکانی عێراقا. من جاریش کە بۆتان دووبارە ئەکەمەوە کە ئێوە کەرکووچیەکان بە تەنیانین، دڵنیابن خەڵکی کوردستانی عێراق، خەڵکی هەرێمی کوردستان لە پشتی ئێوەیە و ئەشی بینن لە پاش ئەمە هەڵبژاردنە وا ئەکەین نوێنەرەکانی سلەیمانی و کەرکووک و دهۆک و هەولێر و ئەوانە پشتیوانێکی بەهێز من بۆ نوێنەرەکانی کەرکووک بەبێ جیاوازی نەتەوە و ڕەگەز و دین و ئەمانیان و دڵنیاتانەکەمەوە لەوەی کە نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستانە بەو پڕیتوانایانەوە هەوڵە دەن بۆ پشتیوانیکردنی ئێوە، بۆ پشتیوانیکردنی پارێزگای کەرکووک، بۆ ئەوەی ئاوەدانی، گەشەکردن، فرسەتی کار، ڕێخساندنی فرسەتی یەکسان بۆ هەموو خەڵکی شارەکە ئەوە بێنە ئێرەوە ئەوانە بە جۆرەی توانا هەوڵ بن لە میزانی هەرێمی کوردستانیش لە بەشی سلەیمانی، لە بەشی هەولێر، لە بەشی دهۆک بژێرنەوە بۆ ئەوەی ئەم شارەی کە ماوەی 70 ساڵ زیاترە لە ژێر چەوسانەوەیە بە ئەنقەست وەکو یەکێکی قەڵەو کە بیخیتە ژووری ئینفرادیەوە برسی بکەی، بە جۆرێک برسی بکەی تەنیا پێستەکەی بەسەر ئێسقانەکەی و بمێنێتەوە. وایەن لەم شارە و لە خەڵکی ئەم شارە کردووە، بە ئومێدی خوا ئیشەڵڵاش ئەبێتە شارێکی نمونەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. جاریشکە بەخوای گەورەتان نەسپێرم و هەر خۆش بێت.